کاکسەفی سەبارەت بە چوونی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئایا ئەوەی لە لای ئێوە ڕوونە بە نمونە ئەوەی ئێوە خوێندنەوەتان بۆی کردووە ئەم جارە هەولێر و بەغدا دەگەنە ڕێکەوتن دیار نییە دەگەونە ڕێککەوتنیاننا پێدەچی ئەو چەند دانیشتنی ڕابردوو وەفدی هەرێم لە بەغدا لەگەڵ حکوومەت زۆرێک لە تێگەشتنی باشتریان هەبووە بەڵام خۆ هەر حکوومەت مەرجنیە یان ئەگەر حکوومەت لەگەڵ وەفدی هەرێم ڕێکەوت حکوومەت بەبستم ستافی حکوومەتە لە بەغدا ئەنجومەنی وەزیران پێویستی بە دەنگدانی ناو پەرلەمان هەیە چونکە بە پرۆژە قانونە و دانیشتەکانی چەند ڕۆژی ڕابردووی یانی زەولەی دومیان کە چوونەوە بەغدا پێدەچێت لەگەڵ گروپ لایەنە سیاسی عێراقیەکان دانیشت بن لەگەڵ شیعە و سوننا و گرفتی گەورە لەگەڵ شیعەکانە چونکە زۆرینن لە ناو پەرلەمان جۆرێک لە تەفاهمی جیاوازتر هەبووە هەم لەگەڵ حکوومەت ئەم جارە دانیشتون هەم لەگەڵ لایەنە سیاسیەکان وەکو باز دەکرێت بەڵام هەرێم بۆ خۆی گرفتی هەیە گرفتی هەرێم لەوەدایە کۆمەڵک گرێبەستی نفتی کردووە ئەو گرێبەستانە گرێ و مەشاکلی زۆری تێدا هەیە وای کردووە کە مەسرف و خەرجی ئەو نەوتێ دەنێردێتە دەرەوە زۆر بێ بەپێی ئەو راپۆرتانەی دیلۆیت کە هەرچەندە شەریکەیەکی زۆر مەوسوق نییە زیاتر لە سەدا 50 داهاتی نەوت دەڕۆبۆچی بۆ خەرجی هەنار دەرهێنان و هەناردەکردن بە بازارکردنەوت ئەمەش بۆ خۆی گرفتی گەورەیە بەغدا گرفتیان لەگەڵ ئەو مەوزوعە هەیە و چەند خیارێکیان خراوەتە بەردەست دیارە یان چەند خیارێک گفتوگۆ کراوە حەسەب ما یەقولون ینی بۆ نمونە 250,000 بەرمیل بنێرنە دەرەوە یان 430,000 بەرمیلەکە تەسلیم بکەن یان مەلەفی نەفت هەمووی تەسلیم بکەن ئەو شتانە خراوەتە ڕوو بەڵام پێدەچی هەرێم بۆ خۆی حازر نەبێ بە تەسلیمکردنی تەواوی مەلەفی نەفت ینی نایانەوێت تەسلیم بکەن و ئێستا گفتوگۆکە لەوەیە کە نەتیجەی ئەخیر ئەوەیە کە ئەگەر هەرێم لەگەڵ بەغدا ڕێککەوی بە 430 بی یان بە 250,000 بەرمیل نەوتەکە ڕۆژانە بەغدا بڕێک پارەمان بۆ بنێری جاگەر 250 بێ ئەو بڕێک پارە دەنێری ئەگەر 430 کەش بێ ئەوە مەبلغێکمان بۆ دەنێرێ ڕەنگە جیاوازتر بێ ینی نەتیجەی ئەخیری من پێم وانە ئەو پارەیە بنێری کە بەشی کۆی موچەی هەرێمی کوردستان بکە هەرێم ناچار دەبێ بۆی کە بڕێک یان ڕێژەیەک لە موچەی خەڵک ببڕێ فەرمان برە ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بفرۆشێ و ئەگەر چاکسازی دەست پێ بکات دەتوانێت بەبێ پاشەکەوت موچە دابش بکات ئەو حکوومەت مەفروض جواب بداتەوە ینی حکوومەتی هەرێم بکار بەدەستانی ئێرە بەڵام وەکو خۆیان باز دەکەن یان لێرە لەوێ باز دەکرێت مەسلەی چاکسازیکردن ئیرادەی سیاسی پێویستە ینی پارتی وێچێتی و گۆڕان پێویستیان بۆ کە ئیرادەیەکی بە چاکسازیکردن چ لە موچە چ لە داهات چ لە دامودەستگاکانی دەوڵەت ئەوەی کە هەندێک کاروباری پەیوەنددار بە داهاتی تێدا هەیە بەس ینی لەبەرەوەی ناکۆچی سیاسی هەیە من پێم وانە لە مەرحەلەیە بتوان بە ئاسانی جێبەجێ بکەن وە سیراع و ململانێ و لەبەرەوەی جۆرێک لە بێمتمانەی شێ لە نێوان پارتی وێچێتی زەحمەتە بۆ نمونە ئەگەر بێت و کە باز لە بڕینی موچەی ئەو کەسان دەکرێت کە پلە باڵان و بەناقانونی تەقاعود کراون و یا موچیان بۆ بڕاوەتەوە هەردوو لەوانەیە ینی ترسیان هەبێ یەکیان ببڕێ ئەوترنەی بڕێ لەبەر ئەو بێمتمانەیە لەوانەیە وەختی پێویست بێ بۆیە هەردوو لا پێویستیان بەڕێکەوتنێکی سیاسی هەیە بۆ سەرەتا بۆ هێورکردنەوەی پەیوەندیەکانیان دووەم بۆ دروستکردنی پەیوەند ئەو متمانەی کە پێشتر لە سەردەمی ڕێکەوتنی استراتیژی زۆرێک لە متمانە هەبوو ینی هەرچەندە لاواز بە ئەو کاتیش بەڵام هەر هەبوو لە ئێستا باشتر بوو ئەو متمانەی ئەگەر دروست بێ ئەو کاتە بڕیاردانیش ئاسان دەبێ و هەردوولا سەبارەت بەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو چەند دەنگۆیەک بەڵاو بۆتەوە گوایە لە سنووری هەولێر هێز جوڵێنراوە بۆ ئەو ناوچانەی کە بیرێنەوتی لێ لە هەمان کاتیشدا سوپای عێراق هێزی جوڵاندووە ئەوە کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دەبێت لەبارەی ڕێکەوتنەکانەوە ئەوە زیاتر ئەوەی کە باز دەکرێت ئێمە زیاتر بە خەبەر بیستومانە یعنی لەوانەیە خواستێک هەبێ لە بەغدا کە مەلەفی نەفتی کوردستان هەموو بکەوێتەوە بن دەستی عێراق ینی ئەوەی کە لە هەرێم هەیە ئەو خواستە ڕەنگە ئەو لێدوانانەی کە چەند ڕۆژ ڕابردوودرا جۆرێک لە ترسی لە هەولێر دروست کردووە باز دەکرێت کە هێز جوڵێنراوە و ینی تەفسیرێکی کە ئەو جمزۆڵی هەم لە بەغدا کە کراوە بۆ ئەو بۆ کە فشار دروست بێ لەسەر هەرێمی کوردستان و کاریگەری لەسەر گفتوگۆکانی بەغدا دروست کە بەڵام بە شێوەیەکی گشتی من پێوانی هەم نە ئەمریکا ڕازیە ئەو ئیشە ڕوو بدات ینی عێراق بێت بیرۆنەوتەکانی هەرێمی کوردستان بە زۆر کۆنتترۆل بکە
وەنە هەرێمیش بڕواناکەم ئامادە بێت بۆ ئەوش ئەوەی کە قسەی لێ کراوە زیاتر بەغدا لەوانەیە بە دەرفەتی بزانێت دوو شوێن هەیە لە هەرێمی کوردستان ئێستاکە لەوانەیە بەغدا چاوی تێبڕێکیان ئەو بیرنەوتانەی خورمەڵەیە یان خورماڵەیە کە دەکەونە سەر تەقریبەن تخوبی ناوچەی جێناکۆک یعنی ناکەونە دیوی هەرێمی کوردستان و بەڵام ئەوەندەش ناکەونە ناوچەکانی جێناکۆک ئەوەی دووەمی عینزالەیە عینزالە تا ئێستا نەوتەکەی دەردەهێنرێ بە پێی زانیاری بە قاچاق دەفرۆشێ یعنی نایەتەوە ناو جوفانی حکوومەتی هەرێم لەوانەیە بەغدا بەخۆشی حەز بکە ینی مەلەفێک بێتە گۆڕێ و دەست بەسەر نەوتەکە دابگرێ بەرەو هەڵبژاردنەکان نزیک دەبینەوە تا چەند ئەو ناکۆچانەی لە بینی هەولێر و بەغدا هەیە کە لەگەڵ پرۆسی هەڵبژاردنەکان ئەوەیە کە بە نمونە بەغدا زیاتر بوێ وەکو کارتێکی فشار لە بۆ هەڵبژاردنەکان بەکاری بێنێت بەتەکید ئەوە ینی حتا ینی ئێمە دەبێ باسی شتێکی زۆر گرنگکێ باسکەین یەکەم تەوافق لە بەغدا نەماوە ینی جاران بەبێ کورد پرۆژە قانونەکان کە دەچون ناو پەرلەمان بەبێ کورد تێنە دەپەڕین بەبێ کورد دەنجی لەسەر نەدرا حکوومەتی عێراق بەبێ کورد پێک نەدەهات ئێستا تەوافق نەماوە بەبێ ئەوەی کورد هەبێ و نەبێ لە بەغدا پرۆژە قانونەکان کە دەچن ناو پەرلەمان بە زۆرینە و کەمینە دەنجی لەسەر دەدرێت وە خراپتر لەوەوە ئەوەیە کە ئێستا مزایدات لە بەغدا لەسەر مەلەفی کووردە لە ناو پەرلەمان چێ دژی کورد بێ زیاتر ئەو دەنجی زیاتر بێنێت چێ دژی ئەو بێ کەپارە بۆ هەرێمی کوردستان بڕوا ئەو دەنجی زیاتر بێنێت لە بەغدا لەبەرەوەی مەشاکیل و گرفت هەیە و گرفتەکانی زۆرن یعنی ئێمە تەماشا نەکەین دام و دەستگاکانی بەغدا فعلەن وەکو پەرلەمان و حکوومەت لە حکوومەتی هەرێم باشترن یعنی ئێمە نابێ ینی چاولەوە نەبڕین بڵین پەرلەمانی بەغدا لە هەرێم باشترە پەرلەمانەکەی خۆمان وەکو ینی دوو قالب سابوون و دوکانی عتار دوو قالب سابوون لات و حکوومەتەکەشمەوە لات و خراپە زۆر بەڵام مەشاکل لەوێ زۆرە خزمەتگوزاری خراپە لە بەغدا و ئەگەر بچیتە بەغدا ئێستایان جنوبی عێراق باشووری عێراق تەماشا بکەی خزمەتگوزاریەکان زۆر خراپن لایەنە سیاسەکانی عێراق ڕەنگە حەز بکەن بەشێک لەو هۆکارانەی کە بوونەتە کەم دابینکردنی خزمەتگوزاری بێنمی خەنە پاڵ هەرێم بۆیە ئەوانیش سیاسەتی ئەوە دەگرنە بەر کەم و زیادە لەسەر یەک دەکەن و کە شعاراتی گەورە بەرز دەکەنەوە و حکوومەتیان گۆڕی لە بەغدا گوایە چاکسازی دەکەن و ئێستا هیچیان نەکرد تقریبان شتێکی ئەوتۆ نەکراوە بۆیە لەوانەیە حەز بکەن کە بەشێک لە هۆکاری خراببوونی ژیان لێ بخەنە پاڵ ئەوەی کە هەرێمی کوردستان نەفتی بردووە و سامانی عێراق هەمووی نەفتی هەموو هەرێمی کوردستان دەیچێشتەوە و ئەو دیعایانش دەکرێت وەرچەندە من نابێ باس لەوە نەکەین کە پارێکی زۆر لە عێراق هاتووە لە ڕابردوو یان سەدا حەڤدە دەهات کریانە سەدا دوازدە ئێستامە بۆ سەدا دوازدەش مەمنوعین کەسی بەغدا هەر نایدە لەوانەیە بەشێک لە حەقیەتی دابی کە پارێکی زۆر بۆ هەرێمی کوردستان هاتووە جا بۆیە هەرێمی کوردستان دەبێ باش ئەوە بزانێت دەبێت ئەو متمانەیە دروست بکاتەوە لەگەڵ بەغدا ئەگەر بیەوێ سوود لە بەغدا وەرگێ و نابێت لە هەرێمی کوردستان ئێمە باسی سربەخۆی بکەین یان ناکرێ باسی سربەخۆی بکەین کەچی بچین شەڕ لە بەغدا بکەین لە پێناوی وەدەسێنانی سەرۆک کۆمار و ناکرێت ئێمە داوای تەوافقی سیاسی لە پەرلەمانی عێراق بکەین کەچی لێرە ئامادە نەبین ناو پەرلەمانێکی خۆمان تەوافق بکەین یان نا حکوومەتەکەی خۆمان کە لێرە هەرێمی کوردستان جۆرێک لە تەوافق و لە سازان دروست بکەین. استەکان خۆش بێ.